كانی کۆنگرەی نەتەوەی کورد لە بڕۆکسل دەچینە لای پام نێرمان بەرزان حەسەن بەرزانم کاتت باش ئەگەر بکرێت زانێری تاومان بدەیت لە سەر ئەو کۆنگرەیە. بەڵێ دیارە لە کۆتایی مانگی ڕابردوو پازەیمی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا ئەنجامدرا. دیارە لە ئێستادا یاخود ئەمڕۆ پاش کۆتاییاتنی کۆنگرە یەکەم کۆبنەوەی ئاسایی خۆیان ئەنجام دەدەن. دیارە ئێمە ئێستا لە بارەکەی سەرەکی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە کەنەکەین بڕیارە پاش نیو کاتژمێرێکی تر لێرە کۆبوونەوەکە ئەنجام بدرێت. دواتە یەکەم کۆبوونەوەیە کە لە دوای بەڕێوەچوونی کۆنگرەی پازدەی کەنەکە لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا بەڕێوە دەچێت. دیارە ئەمەژە بۆ ئەوش بکەم دیارە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە زیاتر لە 47 پارت و هێز و لایەنی سیاسی بەشدارەوە، هەروەها زیاتر لە 15 ڕێکخراوی NGO تیادا بەشدارن. دیارە لەلایەکی ترەوە لە ماوەی ڕابردوو یاخود لە کۆنگرەی کۆتاییە گۆڕانکاری لە هاوسەرۆکی کەنەکە کرا، هەروەها پلان و بەرنامە و پرۆگرامی تازان تیادا دانا. ئەمڕۆژ بڕیارە یەکەم بە کۆبوونەوەی ژنان دەست پێکات، واتە کۆمیسیۆنی ژنان ئەمڕۆ دەست پێکات سبەی کۆبوونەوەی گشتی دەستەی کەنەکە کۆنگرەی نەتەوەی کوردستان بەشدار دەبێت. بۆ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە کۆمیسیۆنی ژنانی کۆنگرەی نەتەوەی کوردستانە نیلۆڤەر کۆچ میوانە لامان کە هاوسەرۆکی کەنەکەیە. ئەمانەیە هەنێک پرسیاری لێ بکەین. سەرتا زۆر سوپاس بۆ جەنابەت بۆمان باس بکەیت ئەمڕۆ کۆبوونەوە ئەنجامەدەن، ئامان لەم کۆبوونەوەی چییە؟ من سپاسی NRT دکم ji bo malumat bide Rayagiştiya Kurdistan ser iş û karê keneke. Belê duayê Kongreya Panzdemîniya kenekê ême lazim e hemû komîsyon û lêjinên kenekê dabeş bikin, îş parve bikin, kar parve bikin. Destpêk me xwast em komîsyona jin em kobûna wê çê bikin çünkî Kongreya Giştiya keneke de biryar hebû komîsyona jin biçe Kurdistan û tabiatî Başûrê Kurdistan جگای کو کشازن جن زوره ل پارچه ولایت مل باشور پسکریک جنا زورن باوا کمیسیون جن اما امروز پلان سازی بکن چون ببن بو کردستان دوینه امت خازنج بو بشروج چند خالم پلان سازی دست نشان بکن چونکی بلم 25 مجدار روزا تندوتجی دژ جنان هيا هر و 8 مارس سال پیش امت خازنه کار بکن ای درباره او رو شو بار دوخی کلا است دل باشور کردستان اگوزرت باسی وجهکن بله جنان تنیا سر مسئله جن او ناکن چونکه تنیا سر کشی جن مقصی ناکن چونکه ما بر پسیارن هم برای توی برجوانی اجتماعی کردستان اگر ولایت ما کشی هبن بلیم وکنها باکور باشور و روجاوی کردستان روش علوزه با مثلا انالیزین سیاسیش بکن و ما وک جن دتوانن چه بکن جبو هم انتخابات باکور ترکیه سر بکن بو کرده لایەنێ گدن ئەو کریزا سیاسیەک لە باشوور هەیە کریزا دموکراتیک بووینە سیاست دایما دەتوانن وەک ژن چ بکن دەنگی ژن چۆن دەفکرن سێمینجی ڕۆژاوای کوردستان دکەوە قۆناغاکەن و ئێمە دەتوانن چاوا پشتگیری بدن بۆ ستاتوگرتنە ڕۆژاوای کوردستان ئێمە دخوازم بژارەش دەست بگرن. ئامانجی گەورەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە چییە؟ ینی ئێوە ئەتانەوێت چی بکەن بە شێوەیەکی گشتی بۆ هەر چاوپارچەی کوردستان یاخود لە دەرەوە بەنیازن پلانتان چییە بەرنامەتان چییە؟ بخواوانە مناقەشە هەموو مەبەریا سێ هەفتە کرد لە کۆبوونا گشتیە کەنەکە دەخەلە ئەساسی و زۆر رەخنە سەر کەنەکە هەبوو کو کەنەکە زۆرتر چالاک ببە زۆرتر هەلمەت دابە چونکی هەموو کەسین لایەنی سیاسیک بەشتر بوون گوتن ئەف قۆناغش بۆ کووردا قۆناغێکە زیرینە سەردەمێکە زیرینە زۆر دەرفەت بۆ کورد و کوردستان چێ بە ئێمە مەسەلا ستاتویا کوردستانی ڕۆم بکن بو اواجی لازمه گوتون لایەنی گەلین چارپارچە کوردستان لایەنین کووردا یعنی گەل ئاستا گەل دا کێشێ نییە مەسەلە یەکتێنێتەوەی دە بەس حیزبین سیاسی براستیش کێشێن وەک باشووری کوردستان داژ ئێستا خەلک کێشە خەلک جیاوازە یا حیزبین سیاسی جیاوازە ئێمە خەتەریت لە ئاستەیە سیاسەتە ژۆر بالا دەبینن ئاستەیە سیاسەتە حیزبایەتی دە بۆ ئەوە ئێمە دخوازن دیالۆگ ناوبەرە حیزبان چێ بمش بۆ زەراری نەدەن بەرژەوەندی نیشتمانی. زۆر سپاس بۆ جەنابەت. دیاری ئەلبەت وەکو نیلۆڤەر کۆچەر ئاماژەی پێکرد تەنیا ئەوان لە کۆبنەوەکەی ئەمڕۆ باسی پرسی ژنان ناکەم باسی ڕەوش و بارودۆخی سیاسی هەر چاوپارچەکەی کوردستان دەکەم بەتایبەت لە ئێستادا هەڵبژارنەکانی تورکیا لە ئەرەدا هەروە ڕۆژ و بارودۆخی کە لە ئێستادا لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان نەگوزارێت بە هەمان شێوەش لە
ڕۆژاوای کوردستانیش تاوتو یەکرێت بەڵێ. ئەوەی گرینگە دیارە سبەی کۆبنەوەکەیە کۆبنەوەی گشتی دەستەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکەیە دیارە کۆبنەوەکە بەڕێوە دەچێت. بەرزان حەسەن پامنێری نارتی لە بروکسل سپاس بۆ زانێرەکانت.